باوم کاکا چۆن باشە؟ نەوەڕام کە هاتین لەگەڵ بەڕێزان ئەنجومەنی شارەوانی دانوستاندنێکمان کرد لەلایەنی خۆمانەوە کە ئەو بڕەپارەیە تۆزێک کەم بکەینەوە ئەو 260,000 و اقتراحی دوای دانوستنانێکی زۆر لەگەڵ کۆمپانیاکەش گەیشتە ئەو قەناعەتە لە بەرامبەرە کە کرێی ساڵانەکەی کە لەسەر بۆ شارەوانی دەفعەکە کە بریتە لە ساڵانە 11 ملیۆن و نیو ئەوە کەم بکەینەوە ئێمە ئەویش ئەو پارەی کە 260,000 کەم کاتەوە لەسەر خەڵکەکە لەسەر هاوڵاتی بۆ 175,000 و بە دانوستاندن لێرەوە کراوە نووسراوی ڕسمیمان پێشکەش کردو بۆ وەزارەت پێشنهارەکەمان پێشکەش کردووە بەداخەوە لێک تێنەگەیشتنێکە بوو لە یا پێشنهارەکە وەرنەگیرە بۆ کەمکردنەوەی پارە لەبەرەوەی بە مزایدە کراوە بە ڕێگەی یاسایی کراوە خۆی لە مزایدەکە بڵێ نابێ ئەو نرخە کەم کاتەوە و ئێمەش بۆیە نردوان بۆ وەزارەت لەبەرەوەی لە دەسەڵاتی ئێمانی ئەو شتە و فعلەن وەزارەتیش بە قورسی زانیوە کە ئەو مەوزوع بڵێ پارەکە کەمکەمەوە چکەپەوە پارەکەی شارەوانیش کەمە بێتەوە چارمان نەما دوای 4-5 مانگ ئەم جوابە هاتۆتەوە ناچار دیسانەوە ئێمە هەوڵی ترمان ناو نووسراوی تر و لەگەڵ بەڕێز جەنابی وەزیر خودی خۆیان کە جەنابی تەشریفی هێنا بۆ ئێرە قسەمان کردووە و لەگەڵ بەڕێوەبەری گشتی دیوانە چەندین ڕەمبێکم 10 بۆ 12 هەر پەیوەندی تەلەفۆنیمان کردوێ ئەنجا دوای چەند مانگێکی کە بەهۆی کەرنتینەکەەوە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە خۆتەزانیتر هەموو عالەم مەشغوڵی ئەم مەسەلێ بوو ئیشی دەوائیر هەمووی وەستا پشووی ڕسمی ڕاگەیەنرا قەدەغەکردن ڕاگەیەنرا دواکەوت هەتاکو ڕۆژێک پێش جەژن جەنابی وەزیر واژۆی لەسەر کردووە ئێمەش دوای جەژن بەدەستمان گەیشتووە کە چی بێت کە ئەگەرەکرد بکرێ ئەم گرێبەستە هەڵوەشێنرێتەوە دایمە شارەوانی سلێمانی پێشڕەو بۆ لە زۆر ئیشەکانە کە کردوێتی زووتر هەر سلێمانی پێشکەوتوو بوو هەتا کاری وەبەرهێنانی گەورە نەهاتووە پێشەوانێ ئێمە لە وەختی ئەنجومەنەکە بوو تەوعان بەڕێز مام جەلال ئەهات زوو سەردانی ئەنجومەنەکەیە کرد زین چیتان کردووە یعنی زۆر خەمی بوو ئاخر شت نامەیەکی بۆ نووسید مام جەلال ئەوە نامەکە هەڵواسراوە لەوێ یعنی کە باسەکات ئەنجومەنی شارەوانی و شاری سلێمانی چەند پێشەنگ بۆ بەشتەکان ویستمان بۆ ئەم پرۆژێش پێشەنگ بین ئیشەڵا هەر ئەگرین بەدەستەوە هەر با بڵێن قەبرستانێکی وا دروست دەکەین کەوا خەڵک بۆ خۆشی بچێ نەک بۆ ناخۆشی